والله من سەرتا کەم تەماتە ڕەشەی ماوەتم زۆر ناشینە بەس باوەڕکەن زۆر جوانە یعنی ئێستا خەڵکە هەیە لەبەر ڕەنگەکە ئەیکڕێ هەیە لەبەر سوودەکە ئەیکڕێ هەر شەهر پێی جوانە و ئەیبات ڕووی تام و چێژۆ لەگەڵ تەماتە سوورەکە چ جیاوازێکی هەیە؟ هیچ جیاوازێکی وای نییە بەس یەک تۆ کەمێک نەبێ ئەمە تۆزێ بەلای تاڵیا بەس زۆرنە ئەم تەماتە ڕەشی کە بەدەست بەڕێستەوەیە ماوەی چەندێکە بێت لە سلێمانی لە کوردستان و سلێمان بەتابەت بەردەستە ئەم تەماتە ڕەشەیە تقریبان ساڵێک ئەبێت و نابێت ساڵێکە هەیە لە سلێمانی بەس پار هەبوو یەک جار تر نەما هەتا ئەم ساڵ خۆشبەختانە لە کێڵگەیەکی هەولێر پەرەی پێ بەدرێ و ناوخۆشە یعنی پار هی ئێران بوو ئەم ساڵ ناوخۆیە دیاریکراوی هیچ ناوچەیەکە هەولێر ڕۆژانە کوردستانی هەولێرە بەڵام پێشتر ئەمە هەر لە ئێرانەوە هاتبوو ماوەی چەندێکە بێت لە ناوخۆی خۆمان ئەم تەماتە ڕەشە بەرهەم دێت تقریبا دوومان کە بێت من ئێستا لە دوکانەکە بەردەوام هەمە و بەرهەمیش دەهێنرێت و بۆ میێت خواستێکی زۆریشی لەسەر دوای کامیان باشترەوەی ناوخۆی خۆمان یاخود ئێرانیەکە بەدڵنیاوی ناخۆی خۆمان جیاوازیەکە لەبین والله ئەمە طبعا چونکە ڕاستەخۆ لە کێڵکە لێ ئەکرێت و دێ بۆ دوکانەکان بۆ فرۆشتن هیچ موادێکی محافیز و ئۆشتانەی لێ نادرێت بۆیە تەندروسترە ئەم تەماتە ڕەشە لە کاتی ڕواندنە هەر خۆی ڕەشەیە خود بە دەرمان ڕەش دەکرێت ئەمە خۆی متوربیتە یعنی چۆڵی میوەیەکی ترە بۆ شتێکی ترە سەوزەیەکی ترە ئەمجار ڕەشە بێت بەڵام بڵێ بە دەرمان ڕەش بێن نەخێر هەر خۆی سروشتیان ڕەشە بەڵام تۆوەکەی متوربەی شتێکی ترە ڕووی تام و چێژۆ لەگەڵ تەماتە سوورەکە چ جیاوازێکی هەیە؟ هیچ جیاوازێکی وای نییە بەس یەک تۆ کەمێک نەبێ ئەمە تۆزێ بەلای تاڵیا بەس زۆرنە یعنی ئەوە نەهستی پێ ناگێ بەڵامە گوتام هیچ جیاوازێکی نییە هاوڵاتیان تا چەند خواستیان لەسەرم تەماتە ڕەشەیە والله من سەرتا کەم تەماتە ڕەشەی ماوەتم زۆر ناشینە بەس باوەڕکەن زۆر جوانە یعنی ئێستا خەڵکە هەیە لەبەر ڕەنگەکە ئەیکڕێ هەیە لەبەر سوودەکە ئەیکڕێ هەر شەهر پێی جوانە و ئەیبات ڕۆژێکم تەماتێت بۆ دێت حتا بفرۆشێت باڵێ بەڕسمانەکە چونکە لە خوا جای ساکەڵکەی ناوخۆمان هەیە ڕۆژانە بەرهەمی دێت هیچ کەسێک هاتۆتە لە تۆ تەماتەکەت نەمابێت توێتی بە تایبەت بۆم دابنێ بەدڵناییەوە من لە سەخواستی مشتریەکان زۆر بەشتەکان داواکەم چ جۆرە میوەیەکی ترت لە کە دەگمەن و جیاواز بێت خۆی ئێرە فرێش فرودە فرێش فرودێک یەک لە هەرە دوکانە دەگمەنەکانەکە لە سەر ئاسیاری کوردستان بەردەوام میوە دەگمەن و تایبەتەکانی هەیە لە حەج چوار فەسڵەکە ئەو میوانێک کە دەگمەن و دەست ناکەم لایمە هەیە حەج میوەیەکی دەرەکی و ناوەکی هەبێت لە دەگمەن بێت تایبەت بێ و ئاسایی بێت لایمە هەیە ئەو میوانە چی ناگە و دیاریکەوی پێم بڵێیت زۆر سا بۆم نە دراگۆن پاشم فرۆت خشتە لۆنجان گراندێلا بلوبێری ڕازبێری بلاکبێری ئەمانە تر چەند ناوێکتر چەند میوەیەکتر هەیە هەمووی لایەمە بەردام هەیە و بەردەست دەکەوێت لەو میوانی کە باست کرد زیاتر خواز لەسەر کام جۆریان هەیە وڵی لە بەم نسبەت میوەکان لە وڵاتی ئێمە بۆ نمونەوانی کە دەگمەنن بلوبێری ڕازبێری بلاکبێری و بلاکبێری دەگمەنیە لێرش هەیە بەڵام لە هەموو فەسڵەکانانە بەڵام ڕازبێری و بلوبێری لەگەڵ دراگۆن و پاشان فرۆت ئەمانە یعنی میوەیەکی دەگمەنن بەردەوام خواستی لەسەر لەو کاتەوەی ئەم تەماتە ڕەشەت هێناوە هاوڵاتیان هەبوو بۆ نەوازی تەماتە سوورەکە هێناوێ بۆ نێم تەماتە ڕەشەوە وڵی شتێکی ئەومان نیە بڵێ واس لە تەماتە سوورەکەم لە بەرەمان بەڵام خەڵک هەیە بە تایبەت دێ ئەمە ئەبات و حەزژی لێە ئەمە ئەبات بەردەوام بڵێ یعنی مشتری مێ بە سنوق دو سنوقی بە